سڵای خۆی گەورەتان لە بێتوان هاوڕیان هیوادارم زۆر باش بن لە ڤیدیۆیەکی زۆر تایبەتە هاتینەوە لاتان کە لە ڤیدیۆی ئەم جارە باز لە ڕۆتینی کەسایەتیەکەکەین بەڵام ئەم جارە ڕۆتینێکی ئاسایی نییە یعنی ڕۆتینی کەسێکی ئاسایی نییە کاڵم ڕۆتینی کەسێکی ئاسایی لە ڤیدیۆکانی ئایندای ئینشاڵڵا هەجارە بەس لە ڕۆتینی کەسێکەکەین بەڵام ئەم کەسی کە ئەمڕۆ باسی ئەکەین بەڕاستی تایبەتە ڕۆتینی ئەو کەسایەتی ئەمڕۆ باسیەکەین بەڕێسترین و گەورەترین مەخلوقە ئەگەر ئێوە شێکێک لەو کەسانی کە حەز ئەکەن کە ئایا ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن بووە نەک ژیاننامەکەی با بڵێن ڕۆتینی ڕۆژانەکەی چۆن بووە و بتوانین بەپێی توانە ئەو شتانی کە لە ڕۆژەکە ئەنجامیە و ئێمەش بەپێی توانە بتوانین ئەنجامی بین و گۆڕانکاریی گەورەی لە ژیانمانە دروست بێ ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەربن هاوڕێیان لە چێو دەست پێەکەم لەو دەست پێکەم کە پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ هەموو جارێک سەیەکی شەو هەستاوە لە خەو یعنی لە شەو کۆ دەست پێەکەین پێش نوێژی بەیانی تقریبا ئەتوانم بڵم بە کاتژمێرێک ناتوان بزەبت کاتێکی دیاری بکەم بەڵامی تر بۆ شەو نوێژ هەستاوە پێ ئەوترێ سەیەکی شەو باشە هەستاوە بۆ شەو نوێژ اینجا لە شەژێکەکەیە خەوتۆتەوانە باشە و پێش نوێژی بەیانی هەستاوە لە خەو پێش نوێژی بەیانی هەستاوە لە خەو اینجا هەوڕا پێویستەکە من شتێکتان پێ بڵم لە کاتی ئەنجامدانی کۆمەڵە کارە پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ کۆمەڵە دوعای خوێندووە باشە من حەز ئەەکەم لە کۆتایی ڤیدیۆکە پێتان بڵم چۆن هەموو دوعاکان بەدەست بخەن گە نەتوانم دانە بەدانە لێرا بینووسمیان پێڵم بەڵامی تر وەکوتم هەر کەسێکتان دوعاکانتان نووست تا کۆتایی ڤیدیۆکە بینەربن جا پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ کاتێک کە هەستاوە لە خەو سەرەتا دەستی هێنا بە دەموچاویە جایەکێک لە هۆکارانی کەواکە خەو بسرەمیش چەماوەیەکی زۆرە ئەنجامی ئێمە بەڕاستی باشە ئەوەی کە هەڵەسی لە خەو نازانم بکەشوشەیەکە بلانێ بۆتان تەمسیلکەم کە هەڵەسی لە خەو جوان بە هەردوو دەستێنی بە دەموچاو تا چەند جارێک وەکو ئەوە بێ ئەهەم مەساج بە دەموچاوکە یا دەموچاو بسڕی پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ سەرەتا کەستاوە لە خەو ئەم کاری ئەنجامەوە دواتر دوعای هەستان لە خەوی وتووە الحەمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور باشە وەکوتم دوعاکانتان ئینشاءالله لە کۆتایی ڤیدیۆکە پێڵم لەکوێ دەستی بخەن پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ هەموو نوێژەکانی بە جەماعەت کردووە باشە و حتا نوێژی بەیانیش واتە نوێژە فەرزەکان با بڵین ولا پاش نوێژی بەیانی قورئانی خوێندووە و زیکری بەیانی خوێندووە پاشان دانیشتووە هەتا ئەو کاتێکە بە ئەندازی ڕمێک خۆر هەڵبێت دوای ئەو چی کردو دوای ئەو دوورکە دوێژی تری کرد چونکە لە فەرمودێکە هاتووە هەر کەسێک لە دوای نوێژی بەیانی دابنیشت لە شوێنی نوێژەکەی هەتا ئەو کاتێک کە خۆر بە ئەندازی ڕمێک بەرزە بێتەوانێ ئەم کەسە بەس قورئان بخوێنێ زیکر بکات و ئابکا پارەتەوانێ ئەو کاتە ئەوترێ پاداشتی حەج و عەمرەیەکی هەیە بۆی ئێوەش ئەو خێرە لە دەست خۆتان مێن پاشان کە ئەچوو بۆ مزگەوت یعنی بۆ نوێژی بەیانی و دواتر ئەهاتەوانێ ئیتر خەریکی کاروباری ڕۆژەکەی ئەبوونە ئەخەوتەوە بەرەکەت لە کاتی بەیانیە بۆیە بەهێشێ پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ لە دوای بەیانیەوە نەخەوتەوانە بەڵکو ئەگەڕایە ماڵەوە یارمەتی تەواوی خێزانێکی ئەیە قسەی لەگەڵا ئەکردن هاوکاریەکردن بۆ نەنانیە خوارد لە دوای ئەوە نوێژی نیوەڕۆ ئەهات باشە نوێژی نیوەڕۆژ دووبارە لە مزگەوت ئەیکرد و لە دوای ئەوەی کە نوێژی نیوەڕۆی ئەکرد ئەهاتەوە ماڵەوە قەیلولەخەوێکی کەمی ئەکرد ینی کاڵین قەیلولەخەو ینی نایخۆی بەخەوێتی قەیلولە ینی شتێکی کەم اینجا پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ ئەفەرمووت قەیلولە بکەن یانیش قەیلولەخەو چونکە شەیتان قەیلولە ناکات جا هاوڕێن گوێ من بۆ خەنیکە بڵاوەتەوە چی بابەتێک مەکرد لە یوتیوبە زۆر ینی متحمس بم بۆ بابەتەوە ئەمیز بینوسمانێ دواتر بیرم چووکە پەنجەم خەنم لەیەوە ئیتر دوای ئەوە بەدەستمان زۆربەی بڵاوبووە ئالاکولێ پاشان پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ ئەچوو بەلای سەحابیەکان گفتوگوی لەگەڵا ئەکردن ئامۆژگاری ئەکردن لەگەڵیانە دائنیش اینجا هەوران برمانەچێ پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ هەموو بەیانێکە هەڵەسا لە خەو بەسکی ناشتا وریا بن بەسکی ناشتا حەودەنە خورمای خوارد چونکە لە فەرمودێکە هاتووە بەسکی ناشتا ئەگەبێت و خورمای عەجوە بخۆی وریا بن هەر کەسێک بەیانی بەسکی ناشتا حەودەنە خورما بخوات باشانە سحرکاری تێکات نەژەهریش اینجا پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ هەرگیز گەتی پڕ نەکردووە لە خواردن یعنی بۆ نمونە لە سێ بەشەکە بەشێکی با بڵین بۆ خواردن بەشێکی بۆ خواردنەوە بەشێکی بۆ هەناسەداندانەوە جامەیەکێک لەو تەکنیکانی کە حتا یابانەکانیش پێڕەوی ئەەکەن هەرگیز گەدیان پڕ ناکەن لە خواردن ینی معیدۆ بڵێت تکا بەسە تەواو نا پێش ئەوەی کە هەست بە تێربوون بکەی بە تەواوەتی دەست هەڵەگری پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ بۆ شازێنانی خواردووە اینجا پێغەمبەرمان لە کاتی نوێژە فەرزەکانیشە حتا سیواکی بەکارهێناوە هەموو جاری سیواکی پێ بووە اینجا یەکێکی تر لەو شتانی کە پێغەمبەرمان درودی خوا لەسەر بکردوێتی هەموو جاری هەموو شتەکان بە بسم الله دەستی پێ کردووە باشە بەنای خۆی گەورە دەستی پێ کردووە لە هەمان کاتیشا بۆ هەر کارێک دوعایەکی دیاریکراوی خوێندووە با بڵین دوعای هەستان لە خەو دوعای با بڵین نووستن خەوتن دوعای چوون بۆ حەمام و توالێت دوعای هاتنە دەرەوەیان لە حەمام و لە توالێت با بڵین دوعای جل لەبەرکردن دوعای جلداکەندن دوعای پێش ناخواردن پاش ناخواردن شانۆژی عەسری کردووە ئیتر لە دوای ئەوە یا بۆ نمونە دووبارە چۆتۆ ماڵ و یارمەتی خێزانەکانی یا و قسەی لەگەڵا کردو یا بۆ نمونە لەگەڵ سەحابیەکانە بۆ دووبارە هەوڵە ناو ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر بڵاوکەنەوەی وەڵامی پرسیارەکانیان باتەوە لە پاشان زیکرەکانی ئێواری خوێندووە پاشان پێغەمبەرمان درودی خوا لەسەر بێ
هەموو شەوێک زوو خەوتووە و هەم زیکرەکانی دوای نوێژی خوێندووە. جا دووبارێکەمەوە ڕەنگە بپرسن مامۆستا چۆن زیکرەکانی دوای نوێژی بەیانی و یا زیکرەکانی ترکەوتمان دەستمان بکەوێت کەمتانە بێ لە کۆتایی ئەپلیکیشنێکتان پێ ئەڵێم کە ئەتوانن دەیبەزێن و ئیتر کاتە ئەو کێشەیەتان نابێت ئینشاءالله. پێشەوەی کە بخەوێت دووبارە زیکرەکانی پێشخەوتنی خوێندووە بە هیچ شێ کاتا زیکرەکانی پێشخەوتنی نەخوێندبێ نەخەوتووە. اینجا پێغەمبەرمان دروودی لەسەر بێ هەمیشە دەم بەخەندە بووە باشە بڕوو مۆج نەبووە هەمیشە دەست پێشخەر بووە لە وتری ئەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بچوا بۆ هەر شوێنێک چەند کۆمەڵێکی ببینیایە. جا هەڵبەتە تو ژینەکانیش سەلمان جوانە ئەو مرۆڤانی کە هەمیشە گەشت بینن ئەوانی کە ڕق لە دڵیانە نییە ئەوانی کە هەمیشە زەردەخەنە لەسەر لێویانە لە دڵەوە باشە نەک تەنها وەکو شتێکی فێک پیشانی بات ئەوانی کە کەسانی کۆمەڵایەتین دەست پێشخەرن بۆ کۆمەڵێک بابەتی دیاریکراو ئەو کەسانە دڵخۆشن ئەو کەسانە ئیکتئاب و نەخۆشی دەرونی کۆمەڵە بابەتی تر لیان دوورە بە هەموو شێوەیەک کەسانی کە تووشی خەمۆکی ئەبن یەکێک لە پێشنیارەکان چی شتێکە بۆ ئەو بەڕێزانە ئەوەیە کات تێکەڵاوی خەڵک بکەن تێکەڵاوی سروشت بکەن کەواتە ژیانە من پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ بە شێکی گشتی ئەومان پێڵێ بە تایبەتی ئەگەر بێت و خوێندکار بین یانیش کار بکەین ئەوەیە کە فێرمانەکات شەوانە زوو بخەوین باشە کە چەندین دووبارە توێژینەوە هەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسانی کە درەنگ ئەخەون هەمیشە لانی مزاجیان سفرە یعنی بێتاقەتن کە ئابەلەیاون بەر ئەوشە شەوان کاتی ڕشتنی هۆرمۆنی خەوتنە کەواتە شەوان بۆ خەوتنەوە بەیانیانیش بۆ ئەنجامدانی کارە تایبەتەکانی خۆمانە بۆی باشانە زوو بخەوین و بەیانیان زوو هەستین لە خەو بەپێی توانە ئەگەر حتا بۆ نمونە دوور کات نوێژیش بێشە و نوێژ بێ باڵین ئەنجامی بین هەستین ئەنجامی بین باشە نوێژی وتەکانمان بیر نەچێت ئەتوانین نوێژی سونەتەکان ئەنجام بین ئەینێشێت نوێژە فەرزەکان لە کاتی خۆیان ئەنجام بین زیکرەکانی بەیانیان ئێواران بخوێنین هەمیشە کەسانی گەشتبین بین وزەی ئەرێنی بڵاوکردنەوەانە دەم بەخەندە بین یارمەتی چواردەورەکەمان بین بەتایبەتیش لە بەیانیان زوو بەسکی ناشتا هەوڵ بین حەودەنگ خورما بخۆین وە قورئان بخوێنین هەوڵ بین قورئانی پیرۆز لەبەرکەین بەپێی توانە لە هەمان کاتیشا لە کاتی تووڕەییە ئەتوان دەست نوێژێک بگرن بۆ نمونە گەدانیشتون هەستن یان بە پێچەوانەوە یان ئەگەر پاڵکەوتون دووبارە هەستن یان ئەگەر بە پێون ئەتوان دابنیشن گرنگ ئەوە جوڵێ بەجەستتان بن اینجا سیواکیشمان بیر نەچێت چونکە سیواک هەم بۆ تەرکیز باشە هەم بۆ ناخۆشی دەم لە ئەبا هەم دانیش سپی ئەکاتوانێ و زیرەکیشتانەکات باشە جایتی بەیانیان کە ئێمە شەستین لە خەو با جوان پێش ئەوەی کە هەستین لە ناو جێگاکەمان دەموچاومان جوان جوان وەکو وا بێ کە بەدەستمان مەساجی پێ بکەین با هەموو دەموچاومانە جا هەوڕیان ڕەنگە بڵێن مامۆستا ئەمە چییە خۆمە پلانەرێکە بەس لەم ڤیدیۆ پێتان ناڵم پلانەرێکی ساڵانێکە ئەویان ئینشاڵڵا لە ڤیدیۆکی تایبەتە باسی ئەەکەم کە ئەتوانیت تەنها بۆ ماوەی 1 ساڵی ڕێک بەکاری بێنی خۆم زۆر دەمێک بۆ شتێکی ئەوەیە ئەگەڕم بە زمانی ئینگلیزیشە ئەلا کولین وا دڵیان زۆر شتی تر هەیە کە من باسیم نەکردووە یعنی گومانیتیانە هیوادارم هەر کەسێکتان کاگوێ لەم ڤیدیۆ ئەگرێت و تا کۆتایی هاتووە ئەگەر خاڵێکم باز نەکردووە پێم خۆشە ئێوەش لە کۆمنتە باسی بکەن ئەتوان بینوسن و ئێمەش سوودی لێ ببینین دڵیام کەم کورتی زۆرم هەبوو بۆ ئەم ڤیدیۆ بەڵام ئینشاڵڵا خۆی گەورەمان بۆرە اینجا هاوڕان ئەپلیکیشنەکەی کە پێم وتن پێش مشتێک ئەفکارە باشە ئەفکار تەسەورەکەم بۆ هەموو جۆرە موبایلێک ببێت یانیش ئایپاد ئەمەش قەڵای مسلمانە تەسەورەکەم کەستان نەبێت کە نەزانن ئەم ئەپلیکیشنە چێچکە زۆر ینی باو بڵاوە باشە ئیتر بۆ هەر کەسێکتان کە قەڵای مسلمانتان بەکارهێنا ئەتوان ئەوی تر بەکار نەهێنن سێریکەن هەموو زیکرەکانی تایە دوعا و زیکرەکان اینجا ئەمەی تریش ئەپلیکیشنێکی تر ناوی چیە وەکوتمان ئەفکار باشە طبعا لێرە باشتر وایە کە تۆزێک عەرەبێک و باش بێت نووسراوەی نووسراوە ئەفکار الصباح زیکری بەیانی ئەفکار الصەڵات زیکری نوێژەکان ئەفکار النوم زیکری خەوتن چەند دوعای لە قورئانی پیرۆزە ڕوقیا بە قورئانی پیرۆز بۆ نمونە تەسبیحکردن بۆ نمونە زیکری ئێوارە زیکرەکانی دوای نوێژ هی کاتی هەستان لە خەو کاتی نووستن هەمووی تایە ئیتر بۆیە ئەتوانی یەکی لەم دوو ئەپلیکیشنە دابەزێن لای خۆتان اینجا پێخبەرمان درودی خوا لەسەر بێ کاتێک لەناو کۆمەڵی خەڵکا بوو لەناو مەجلیسێکا بوو کە قسەیان تەواو ئەبوو هەتا ئەو دوعای نەخوێندایە کەمان لەسەر شاشەکە بۆتان دائەنم هەتا ئەو دوعای نەخوێندایە مەجلیسێکی کۆتایی پێ نائەهێنا لە کۆتاییشا بۆ دەستکەوتنی سەرجەم بابەتەکانی سەر مێز و کورسی و بابەتە قرتاسیەکان ئیتر مێزا کورسیا کتێبخانەیە هەر شتێکە ئەتوانن جوێنی ئەو تەلەگرامە بن کە لەسەر بڵین بارکۆدەکەتان بۆ دائەنم توانن لە کۆمنتە پێشنیاری ڤیدیۆی ئایندەمان بۆ بکەن بۆ چ شتێک بۆ ڕۆتینی کەساتیەکان حەز ئەکەن لە ڤیدیۆکانی ئایندەیە باشە ڕۆتینی چی کەساتێکی ترتان بۆ دابرین ئێستا شاتی نەکۆتایی ڤیدیۆکە هەتا ڤیدیۆی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت